لە کاتێکدا جیهان خەریکی شەڕی هاوبەشە بەرامبەر نەخۆشی پەتای کۆرۆنا گەلی ئێمەش زیانی کەم نییە لەم بارەیەوە و هەروە هەڵمەتی ڕاوەستانی شەڕ لە جیهاندا هەیە و ئێمەش وەک قوربانی شەڕ پشتیوانی لەو هەڵمەتە جیهانیە بە سۆرۆکایەتی ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان دەکەین. ئالەم کاتە ناخۆشەدا ئاگادارن کە تورکیا شەڕێکی بەرفراوانی دژی میلەتی کورد و پێکهاتە نەتەوەیی و ئاینەکانی ناوچەکە داگیرساندووە. لە هەرێمی کوردستانی عێراق لە ڕێگای پەلاماری زەمینی و هێزی ئاسمانیەوە گوند و ناوچە و سیڤیلەکان ئاگەرباران دەکات و پەلاماری کەمپی مەخمور دەدات بە چەکی زیرەک و فڕۆکەی بێفڕۆکەوان لە کاتێکدا ئەو کەمپە لەژێر سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان و لە چوارچێوەی دەوڵەتێکی خاوەن سەروەریدایە. هاوکات و هاوشێوەی داعش پەلاماری ئێزیدیەکانی شنگال و کریسیانەکانی دەڤەری ئامێدی و باتوفە دەدات و سەر لە نوێ ئاوارەیان دەکاتەوە. هێزی سەربازی خۆی لە ناوچەکە جێگیر دەکات و بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون ئەو شوێنانە داگیر دەکات. تا ئێستا لە 36 ساڵی ڕابردوو 31 جار پەلاماری هەرێمی کوردستانی عێراقی داوە و سەدان کەسی سڤیلی کردوتە قوربانی و بێدەرەتانی کردوون. ڕژێمی تورکیا لە ئێستادا 29 بارەگای ئاشکرای لە هەرێمی کوردستان هەیە. هەر ئێستاش شەڕێکی بەرفراوانی بە درێژایی 100 کیلۆمەتر لە زاخۆوە بۆ سیدەکان سەپاندووە و بەسەر خەڵکی ناوچەکە لەو کاتەی ئەو شوێنانە بەدەستی نەخۆشی کۆرۆنا مەفتەنا بوونە.